چیت بینیە تۆ؟ لەم جادەیە پیس و پۆخڵێکی زۆرم بینی کاکەسێن قەت ئینسانی کورد ئامادەنی ئاوەش فرۆشەکانت بینی؟ هیچ مۆرێکی پێوە نەبوو ئەمە وەکوم لە حەزەی خۆم خاڵێکی دیکە ئەوەیە هەری کام لەم دوکانانە ئەگەر لە هەرێمی کوردستان من لە سلێمانی بن لیژنە هاوبەشەکانی قایم قامێت بە کۆمەڵی کامێرەوە دەن بەسەریان ناودای دەخەن و ئابڕوشی دەبن لە سوشەل میدیا دەڵێن ئەمە پیس و پۆخڵی کردووەم دوکانە داخەرە لە بەرەوە بەڵام لەم جادەیە تۆ ئەگەر لە کوردستان بێ و بەستان دەردی شارەکانی کوردستان بێ من دڵنیام لیژنە هاوبەشەکانی قایم قامێت جامێرانە هێن بەسەریا لەبەرەوەی دوور لە ستاندەردە تەندروستیەکان مامەڵە ئەکرێ لەم جادەیە خاڵی دیکەش هاوەژاوێکی زۆرە بینم لە بەغدایەوە خۆزگە دەنگی مۆتۆری کارەبا خۆزگە لە دەرەوە ژوتم یعنی میدیا هەر بیسرا و بینراو نەبووە بۆن کراویش بووە بۆنەکەش بەهات بە کەس بە دیارمانەدانە ئینجا لەبەرەوە بۆنەکەش بەهات بایە زۆر زۆر یعنی ئەوە باشتر واقعەکە ڕوون ئەبوویەوە شتانم بینی